لیژنەیەکی وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراقە پشکنین بۆ 64 بەرکەوتەی چەکی کیمیایی دەکەن. سەرۆکی لیژنەکە دەڵێت ئەوانەی پێویستیان بە چارەسەر بێت لە ناوخۆی عێراق بۆی دەکەن و ئەوانەشی پێویست بکات ڕەوانەی وڵاتانی دەرەوەی دەکەن. ئەم شاندا چارەسەری کۆمەڵێک لە برینداران دەکەن. ئەمە وەجبەی یەکەمە کە لەلایەن فەرمانگەی تەندروستی هەڵەبجەوە پێمان گەیەندراون. چاوەڕێی گەیشتنی وەجبەکانی دیکە دەکەین بە پشتیوانی خوددا ئەوەی توانیمان لێرە چارەسەریان بۆ دەکەین لە ناوخۆی عێراق چ لە بەغداد یان لە پارێزگاکانی دیکە بێت چارەسەریان بۆ دەکەین. ئەوانی دیکەش لە ڕێگەی هێنانی تیمی تەندروستی یان ڕەوانەکردن بۆ دەرەوە چارەسەر دەکرێن. کاک سۆران عومەر کە نەیتوانی لەبەر سەبەبێک لێرە ئامادە بێ وا بڕیار بوو ئەویش بەڕێزیشیان ئامادە بێ. ئەو دوو ئەندام پەرلەمانە بەڕێزان کە لەگەڵ خەمی هەڵەبجەیەکان بوون نووسراوەکانی ئێمە پێشووتر ئەم 64ی کە ئێستا ئەمان هاتون فەحسیان بکەن لە نووسراوەکانی خاتوچرۆ پاشان ئەو کاری کە بەڕێز کاک سۆران عومەر کردی ئەمانە لەبەر چاومانن لە دیدگا و زیهنی ئێمەمێنێتەوە. یەکی هەش سەردانی سەرۆکوەزیرانی عێراقم کرد. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ماوەکانی پێشووتردا داوای لە سەرۆکوەزیرانی عێراق کردبوو تەندروستی 64 بەرکەوتەی چەکی کیمیایی خراپە و پێویستیان بە چارەسەرە. سەرۆکوەزیرانی عێراقیش وەزارەتی تەندروستی ڕاستپاردووە و سەردانەکان دەرەنجامی داواکاریەکەی پەرلەمانتارەکەی کۆمەڵە. باسی سەرۆکوەزیرانەکەم کە لە پاش 2 ڕۆژ لە سەردانەکە وەزارەتی تەندروستی عێراقی ڕاستپارد بۆ ئەوی تیمێکی پسپۆڕ بنێرن بۆ هەڵەبجە و پشکنین بکەن بۆ هەموو ئەو 64 بەرکەوتووەی چەکی کیمیایی ئەوەی چارەسەری لە عێراق هەیە بۆ ئەنجام بدرێ ئەوەی لە دەرەوەی عێراقە بنێرێتە دەرەوە بۆ چارەسەر و خۆشبەختانە ئەمڕۆ لیژنەکە لە عێراقەوە هاتن بەرکەوتوەکانیان بینیوە و ئینشاءڵڵا بە خێرایی و بە زووترین کات نەتیجەکە دەدەنەوە بە وەزارەتی تەندروستی و دەیدەنەوە بە سەرۆکوەزیرانی عێراق بۆی بڕیاری پێویستی لەبارەوە بدرێ. لە کیمیایەکەوە من لێم قەماوە. سەلام عەلی بەرکەوتەی چەکی کیمیاییە و لە ماوەی 34 ساڵی ڕابردوودا تەنیا چارەسەری کاتیان بۆ چاوەکانی کردووە. لیژنەکەی حکوومەتی عێراق بینیوەتی و پێی ڕاگەیاندووە چاوی ڕاستی پێویستی بە دوو نەشتەرگەریە. ئێستا ئەڵێ بێت دوو عەمەلیات بکرێ کە عەمەلیاتەکانیش بکرێ چاکەبیتەوە وەکو بناڵی خۆت. ئەمە هەتا مردن هەبێ بە ئازارەوە بناڵێنین هەتا مردن ئەمە چارەسەرمان نییە. ئەمە مانێرن بۆ ئێران نەزانێت چارەسەرمان نییە. ئەگەر ئازار مانێرن بۆ ئەڵمانیا بە سپرایەکان لە چیەکانمان چاکە بینەوە. لیژنەکەی وەزارەتی تەندروستی عێراق یەکەم سەردانیان نییە و بڕیارە لە داهاتوودا سەردانی هەڵەبجە بکەنەوە و ڕێژەیەکی زیاتری بەرکەوتوانی چەکی کیمیایی ببینن و پشکنینیان بۆ بکرێت. سامان فەتاح کەناڵی یاسمانی پەیام هەڵەبجە.